چۆنی شەباس خێر بێ بۆ بورە دواکەوتم چی بووتی؟ ترافیک بۆ خۆت نازانی چۆنە مشکلە نییە من تەوەێکم نووسیوە نازانم بەدڵتە بەیانە لەسەر چی ئەم جارە بۆڵام جار لەسەر گەنج و بەشداری لە پرۆسی سیاسی بۆچی ئەو بابەتە هەڵبژە بیرم لەوە کردەوە باس دەواکەن کە گەنج داینامۆی هێزی نوێ و بیرکردنەوەی نوێ وایە هەندێک گەنجیشمانەیە لە پرۆسی سیاسیایە بزانین ئەم گەنجانە توانیوانە ڕۆڵیان هەبێ لە بنیان ناونەوەی مثلەن بۆ بەشداریکی کاران هەبووە لە پرۆسی سیاسی یان ئەوانی کە لە دەرەوەن ئایا حەزەکەن بەشدار بن لە پرۆسی سیاسیە زۆرم پێ باشە تۆ بابەتەکە دیاری کردووە میوانەکانی ئەم جارەشمان بریتین لە میوانن وێ جارێ یەن بەرنامەیە گەنجانە محەممەد علی تاها لە ساڵە 1984 لە دهۆکێش دایک بووە خودیێ باوەڕنامەیە دکتۆرایە لە ڕاکاندنێ محەممەد ئەندامێ پەرلەمانە کوردستانەیە پەروەەر کەریم مەحموود لە ساڵە 1990 لە مێرگە سۆڵێژ دایک بووە خودیا باوەڕنامەیە بەکلۆریۆسە لە زانستن سیاسی پەروەەر چاڵکڤانە مەدەنیە کەلسوم ڕەحمان سعدی لە ساڵە 1986 لە باژارێ شنۆیەش دایک بووە خودیا باوەڕنامەیە بەکلۆریۆسە لە بەشێ جواکی کەلسوم توێژەرە جواکیە بلند فاتح نادر لە ساڵە 1989 لە سلێمانیەش دایک بووە دەرچوویە پەیمانگەها مێدیا ئەکادیمیە بلند کادری حزبە زۆر بەخێر بن خۆشحاڵین کە ئەمڕۆ ئامادە بوون لەگەڵمان ئەمە سەرتا چمەنا باسەکە کاک زورێمە لای تۆ لەگەڵ سیاسەتا چۆنی لەگەڵ سیاسەتە باشین من پێشتر پێشەوە بێمە ناو سیاست پێشەوەکی بە ئەندام پەرلەمان من وەکو ئەکادمیەک لە بواری سیاستدا ئیشم دەکرد بەڵام حەزەکەمەوە بڵێم کە دوو جیهانی لە یەک جیاوازن سیاست وەکو تیۆر وەکو ئەکادمی وەکو لێکۆڵینەوە شتێکە و وەکو تطبیقکردن شتێکی دیکە زۆر جار کاتی خۆی کە ئەکادمی بووین و ئیشی ئەکادمی سیاستمان دەکرد دەمان گوت کاکە خۆزگە ئەم سیاسیانە بە گوێ ئێمە بکەن هیچ کێشەمان نامینیت سیستەمی سیاسی دروست دەبیت و هەموو مؤسسەتەکان ئیشی خۆیان دەکەن کەچی ئێستا کە هاتوومە ناو کایەی سیاست کە لە ناو سیاستدا بە شێوەیەکی پراکتیکیش دەکەم وانە زۆر شت هەیە کە لە تیۆردا زۆر جوانە بەڵام کە دێت تطبیق ناتوانانی ینی ئەو جەوا و ئەتمۆسفیرە ئەو زۆر فاکتەری دیکە هەن کە ناتوانانی تطبیقی تیۆری سیاسی بکە لە ناو سیاستدا پێویستە سەرەتا ئێمە وەکەوەی پێناسەیەکی سیاست بکەین کە زۆر فەیلسوف و زانە و بیرمەن هاتووە سیاسەتی داڕێژتووە سیاست واکە ئەواتە هونەری بەڕێوەبردن بۆ خۆشگەزارانی تاک بۆ نمونە یعنی گە فەیلسوفێک بینی وەکو مکابیلی کە لە سیاست دراسەتی کردووە پێی وایە سیاست واتە هونەری گەیشتن بە دەسەڵات و مانەوەی تێدا لەناو دەسەڵات دکتۆر بەحسی ئەوەی کرد کە گەنج لە تەمەنی 25ەوە بە خۆشحالیوە کۆمەڵگای مەدەنی لە هەڵبژاردنەکانی 2009ەوە هەوڵیاندا ئەو یاسایە بشکێنن کە دەبێت لە تەمەنی 30 ساڵیەوە بەشداری ناو ئەندامی پەرلەمان ببن بە ئەندامی پەرلەمان و بستن بۆ ناو پەرلەمان بەڵام کە بینیمان بڵێ بۆ پەرلەمان بۆ ئەی ئێستا بەحسی پەرلەمانمان کردو کە بەڕێزی خۆی لە پەرلەماندا مەرز نییە ئێمە تەمەنێک دیاری بکەین بۆ ئەوەی تۆ ببی بە کەسێکی سیاسی کە سەرەتا ئێمە دەبێت پێویستە بزانین گەنج کێیە گەنج خۆی ئەو کەسەیە کە ڕۆژانە بیر دەکاتەوە ڕۆژانە دەخوێنێتەوە ڕۆژانە هەوڵ ئەدات کارێکی جوان بۆ وڵاتەکەی بکات سەرەتای ئەوەیە کە ئێمە بەشداری ئەو بەرنامە ئەەکەین بەشداری گەنج لە پرۆسەی سیاسی گەنج هەیە لە تەمەنی ئەگەر وەکو پەیڕەوێکی نیودەوڵەتی بڵێن گەنج لە تەمەنی 10 ساڵی تا 35 بەڵام بە من ئەو تەمەنە دیاری کراو نییە کە تۆ ببی بە ئەو گەنجەی کە فکرێکی باش هەیە گەنج هەیە تەمەنی 22 ساڵە بەڵام هەرسوکەوتێکی وەکو منداڵانەیە یەک و بیرباوڕێکی پیرانەی هەیە گەنج تەمەنێک هەیە لە 50 ساڵەوەیە بەڵام وەکو گەنجێک بیر دەکات و ئیش دەکات و کاری جوان دەکات و نمونەی زۆرشمان هەیە لە هەرێمی کوردستان
لەسەر ئەو قسەی کەوتت گەنجمان هەیە تەمەنی 22 ساڵە و بەڵام وەکو پیرێک بیرەکاتەوە بەڕای تۆ کە مەسەنە چالاکوانی مەدەنی کلسوم خان گەنجی ئێمە وایە بەڕاستی وەکو ڕێژەی زۆری وەکو پیرێک بیرەکاتەوە یاخود بەڕاستی گەنجانە ئەژین سەرەتا لەسەر قسە ئەم دوو بەڕێزە زیاتر باسییان لە سیاست کردن ئەگەر بێت لێرە تعریفێک لە بۆ دواتر دێمە سەر پرسیارەکە جواب بدەمەوە تعریفێک لە بۆ گەنج بکەین گەنج بریتیە لە داینەمۆی گۆڕانکاری کۆمەڵایەتی ئابووری سیاسی کللتوری لە هەر کۆمەلگایەک بەپێی هەموو پێوەرەکانی زانستی کۆمەڵاسی پێشکەوتن و دواکەوتنی هەر کۆمەلگایەک بەندە بە گەنجەوە لەبەرەوەی گەنج پڕە لە ماتەوزە ئەو ماتەوزەیە ئەو پێناسەیە لە هەرێمی کوردستانە ببوورمی کێشەیەکم هەیە بەڵێ ئەکرێت لە هەرێمی کورد ئەکرێت لە جەنابتان بەس پێناسە دەکەن گوتنێکە دەڵێت to define is to limit یعنی کاتێکە پێناسەی شتێک دەکەی تۆ ئەو شتە سنووردار دەکەی شتەکان بەڵام عفوم کە دکتۆر ئێمە ئەڵێن گەنج داینەمۆی گۆڕانکاری کۆمەڵایەتی ئابووری سیاسی کللتوری کۆی زیندەکان ئایا ئەو پرسیارەی کە بەڕێستەکەی ئێستا ئەمە لە هەرێمی کوردستان تەطبیق بێ بەڵێ گەنجەکانی ئێمە لە ڕابردوودا لە سەرەتاکانی سەدەی ڕابردوو گەنجێک بووە داینەمۆی گۆڕانکاری شۆڕش بووە ئەگەر بە شێوەیەکی گشتی باس بکەین گەنج لە سەرەتاکانی سەدەی 21 لە هەموو وڵاتانی دنیا گەنجێکی ناسیۆنالیستی بووە بۆ نمونە ئەگەر تەماشا بکەین گەنج بۆتە خەونەشێتەکانی هیتلەر و ماسۆلین و ستالین و ئەوانە لە وڵاتانی جیهانی سێم یاخود بڵێ وڵاتانی تازە پێگەیشت و گەنجەکان هاندراون بۆ ئەوەی داگیرکرد لە وڵاتەکانی خۆیان بەدەر بنن بەڵام لە گەنجی ئێستانەوەی ئێستا بەعکسی ئەم دوو قۆناغی پێش و خۆی ترە گەنجی ئێستا داوا ئەکە داوای خۆشیوانێکە داوای گەنجی ئێستاوا بێ لەبەرەوەی گەنجی پێشتر گەنجێکی ڕزگاری بوو نیشتیمانی بوو بەڵام گەنجی ئێستا گەنجێکە داوای خۆشگوزەرانیەکە سەبەب چی ئەو گۆڕانە دروست بووە لەبەرەوەی گەنج شۆڕشی کرد تێکۆشانی کرد گۆڕانکاری دروست بوو ئێستا قۆناغێکە مەرحەلی عولەمەیە لە جیهانێکە ژین پێڵێن جیهانی گلۆبالیزم بێگومان لێرە خەونەکانی گەنج زیاتر بووە حەزی گەنج زیاتر بوو ئاواتی کەسوخان پێم وابێت جگە لەوەش زۆری حزبەکان کە لە کوردستانە لە باشووری کوردستانە دروست بوون ئەمە ژوای کردووە گەنج سەری لێ بشێ بەڕاستی بەهۆی ئەو فرا حزبیەوە کە ئێستا لە بەداخۆ لە کوردستاندا هەر بە ڕێزێک خاوەنی سەرمایەک بێ دەبێتە خاوەنی حزبێکیش لە هەمان کاتە ئەمە واکە ئەم فرا حزبی ئەم هەموو حزبەی کە لە باشووری کوردستانە دروست بووە وا لە گەنجەکات سەری لێ بشێ بەڕاستی ئەمە گەر بگەڕێنەوە بۆ مێژوو تەماشا دەکەی گەنجەکانی شۆڕشی پێشوو بۆ نمونە باسییان لە دانانی ڕێکخراوی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و یەکێتی قوتابیان کردووە کە بە سەرکردایەتی بارزانی نەمر ئەم دوو ڕێکخراوە دانراوە لەو سەردەمەدا لە سەردەمی شۆڕشدا کە ئەو کاتە تاکە حیزبێک بووە بیریان لەم ڕێکخراوە کردوێتەوە بۆ ئەوەی مافی گەنج پێشەل نەکرێت کەواتە گەنجێکی ناسیۆنالیستی بووە بەڵێ بەڵام گەنجێکی نەتەوەیی بووە گەنجێکی نەتەوەی بووە ئێستا ئەوەیە ئایا گەنجی ئێستاس گەنجێکی شۆڕشە باوەڕی بە شۆڕشەیە ئێستا ئەو ئینتیمای نیشتیمانی کە کەم بۆتەوە من پێم وایە ئەو فرا حزبەیە کە لە باشووری کوردستانە هەر یەکی و بۆ بەدەستهێنانی سەوتێک دەنگی خۆی ناچارە بێ ئەم گەنجە بە جۆرێکی تر بیرکاتەوە لە لایەنە سیاسیەکانەوە هەتا ئەتوانین بڵین کە مەسەلەن گەنجەکانمان ئەکەونە ژێر کاریگەری حیزبەکانەوە بەس سەبەب چیە گەنج بیرکردنەوەی خۆی هەیە بۆچی ئەبێ ئەو فرا حیزبیە سەری لێ بشێوێنە بووڕێنی وەکو جەناوت بیر ناکەمەوە کاک بلند فرا حزبی دیاردەیەکی تەندروستی کۆمەلگایەکی دموکراسیە یعنی فرا حزبی لەوانەیە شێوازی حزباتیکردن لە هەرێمی کوردستان سەری لە گەنجەکان شێوا بێت ئەگینە من یەک متاخەلی بچوو بکەم ڕاستە کۆمەلگایەکی تەندروستە فرا حزبی بەڵام ئایا ئەم حزبانەی ئێمە کە لە باشووری کوردستان دامەزرا بۆ تەندروستە کار دەکەن سیاست دەکەن نەخێر ئەمە هۆکاری بە تەندروست کار نەکردنیانە بۆیە گەنج سەری لێشاوە یعنی ئینتیمای نیشتیمانی کەم بۆتە وای لێ هاتووە بە باش و بەخراپ هەمووی بەخراپ بزانە بەڕاستی چاک و خراپەکەی بۆ لێکجا نەکرێتەوە بۆ لە پێشتردا کۆمەڵێ وعد و بەڵێنی پێدراوە کۆمەڵێ کێ و چاک خراپە جیاکاتەوە گەنج خۆی گەنج ئەتوانێت ئەو چاک و خراپی جیاکاتەوە بەڵام بەداخۆ بەشێکی لە سیاسیەکانی باشووری کوردستان بەشێک لە سیاسیەکان ئەو حزبانەی کە دامەزراوە لە باشووری کوردستانە بە جۆرێک لە میدیاکانەوە پەیامی خۆیان دەگەێنن بەڕاستی مەشە بێتەوە هۆکاری سەرلیشەوانی گەنج تێنەگەن ینی لە سیاسە گەنج ئەبێ هۆکاری چاک و خراپی بۆ جیا بکرێتەوە یان خۆی جێیکاتەوە
بێگومان ئەوە پەیوەندی هەیە بە سیستەمی پەروەردە کەمەش لە قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکانەوە دروستە بێتن ئەو گەنجێکە لە هەرێمی کوردستاندا ئێستا هەیە لە دوای 90 ئەتوانین بڵین گەنجێکە کەوە ئینتیمای نیشتیمانی نیە لە قەیراندا قەیرانی شناسینەتەوەی ئایا ئەو گەنجە توانای ئەوەی هەیە خۆی جیا بکاتەوە کە بڵێ من گەنجم من ئەڵێم گەنج لە ئێستادا لە هەرێمی کوردستان تەنها لە بانگەشەکانی هەڵبژاردنە بەکارهێنرێت ڕووبەری دەنگەکانی حزبی پێفراوانەکرێ واتە گەنجش لێرە خەلەل هەیەی لە خۆی نایەت بڵێ من خاوەنی ئیرادەی خۆم و ئیرادەی خۆم بەکاربێنم لە بۆ پێشکەوتن و بەرەو پێشچینی کۆمەلگا واتە گەنجش لێرە هەوڵی داوە خۆی بک بە کۆیلا خۆی بک بە کۆیلەی سەرمایه‌دارەکان یاخود بڵێن بە کۆیلەی کەسانی دیندارکەوە بەکاریانێن لە کاتەکانی خۆیان ئەو کاتانێکەوە پێویستیان پێوە ئەو ماتە وزەیەکەوە لە گەنج هەیە ئەو وزەیەکەوە لە گەنج هەیە چونکە گەنج هەمیشە حەزی بە نوێخوازی هەیە لە دەرونی گەنج هەمیشە نوێگەری و نوێخوازی ئەو شتانەیە هەمیشە هەوڵەدە پێچەوانەی نەوەی پێش خۆی بیرکاتەوە لە نێوخوازیدا قسەکانی تۆ دەتوانین بڵێن گەنج وەکو کارتێک بەکاردەهێنرێت بۆ فراوانکردنی ئەو سیاسەتەی خۆیان بۆ بەرەو پێشبردننی سیاسەتی خۆیان بەڵام ئەتوانین بڵێن بە خۆشحالیۆش هەبووە دەستی گەنجی گرتووە بەرەو پێشی بردووە و چەندەها گەنج ئەبینین کە ئێستا لە دەرەوە ماستەری دەینێت دکتۆرای دەینێت کە دەگەڕێتەوە بۆ کوردستان شوێن پێی خۆی دیارە کاری جوان دەکات. لە ناو پرۆسی سیاسی حتمما بەکاردێنین ئێمە گەنجمان هەیە بۆ نمونە ئەوە دکتۆر کە خۆی لێرە وجودی هەیە کە لە دەرەوە دکتۆرە ماستەرەکەی هێناوە ئەوە لێرە لە ناو سیاست کاری خۆی دەکات. بەڵام زۆرێک لە عفوم کە بەڵام زۆرێک لە گەنجەکان بڕوانامەکانی خۆیان لە سەر شاشەکانی تیڤی سووتاند ئەیکەواتە بە من وایە خۆم بەشداری گەنجەکرێ بەڵام دەگاتە ئەوی خۆی لەسەر چەند مەبدەیەکە هەوڵی خۆی هەیە ئەتوانێت شوێنی خۆی دیار بکات ئەتوانێت ئامانجە دیاری بکات کە پێ ئەگەر تۆ ئەو بیرروباوەت هەیە کە من هەوڵەدەم بۆ شوێن بۆ کارێک کەم بە بتمانەوە بکەم بە بڕوا بەخۆ بکەم دەگەم پێی پێویست ئەکەم من بچم ئەو کە ئەو ساڵانە های من هەوڵم داوە بۆ کە شەهادێک بەدەست بێنم بسووتێنم نا بە پێچەوانەوە تۆ ئەتوانی ئەو شەهادەی خۆت بۆ کاری جوان بیدەی و خزمەتی وڵاتەکەت بکەی خزمەتی تاکەکەت بکەی بەڵام ئەوە پەیوەندی بە گەنجێکەوە کە خاوەن ئومێدێکی لە ڕادە بەدەر بێت گەنجی هەرێمی کوردستان ئەو ڕای کەسێکی وەرگرتووە کە پێوتووە ئایا چەند کەسێکن ئایا پێتان خۆشە بەشدار بن لە پرۆسی سیاسیە بە هەمومان بیبین و دواتر یینەوە درێژە بە گفتوگۆکانەی ناوڵ حەز ناکەم بۆ سیاسی وەبن بۆچی حەز ناکەیت بەخوای چکە سیاست هەمووی درۆیە قەی ناکە مەسەن تۆ پێت درۆیە بەڵام ئەگەر مەسەلەن بچیتە ناو جەوەکەوە و ئیشەکە بکەیت مەسەن تو هەوڵ بدەیت کە گەنجەکانمان ئیتر واز نەکە سیاست درۆیە بەخوای وێ هەوڵ دەدەم بەس ئەوەی کە هەوڵ دەدا هەموو لۆ خۆیتی بۆچەکەنیا هەموو بۆ جوانی خۆیتی بۆی کە ئەوەی لە ناو سیاست بکە هەموو بۆ جوانی خۆیتی یعنی ئێستا من بچم لە کورسێکی لە بەرز دانیشم ئەوەی نزیکە لە من یەک بەخۆم ئەوی دادەمەزرێنم هەموو هەیە ئەم کاتت باش وەکو گەنجێک حەزەکەی بەشداری لە پرۆسەیەکی سیاسیا بکەیت نەخێر حەزەکەی لە پۆستێکی حکومیە یاخود حیزبیە پۆستێک وەربگری نەخێر ناوە بۆچی؟ وڵای لە بەروەیە تا ئێستا ناڕەوە شتەکە نییە دەسەڵاتمان نابی هیچ نەبووە تا ئێستا سیاست هیچ نەبووە تا واتە چۆن ئەگە گەنج بەشداری نەکا لە سیاسەتا و نەچێ ئەو پۆستانە وەربگرێ ئەیکێ ئەوی شانە وایە بەزار کەسۆ ئێستا من ئیشی من سیاست نییە لەوانێ کاسبیەکە لۆم باشتر بێ شتەشکە بی وە دوو شتەشکە بم هیوایەتی من ئەو نییە وەکو گەنجێک حەزەکەی بەشداری لە پرۆسەیەکی سیاسیا بکە یاخود پۆستێکی حکومی یا ئەهلی یعنی حیزبی وەربگری ناوەڵە هیچ حەزەکەم نەبوو و حەزیشم نەکردەوە بچمە ناو دنیای سیاست بۆچی؟ دی حەز ناکەم حەزیشم نەکردەوە ئەخا بسەبەبەکە بە ئەگە گەنج نەچێت ناو سیاسەتەوە ئەیکێ ئەو ئیشانە بکە لەوانەیەوە ئیشی من نەبێت هەندە کەسیکە هەبیتن حەز لەو بارێکەوە بەس ئەمن وەکو شەخسی خۆم حەزم لەو بارە نەبوو گوێمان لە قسەی گەنجەکان بوو ڕای گەنجەکانمان گوێ لێ بوو ئێستا پرسیاری منەوەیە کاک بڵند بۆچی گەنجی ئێمە ینی ئێمەی گەنج لە کوردستانە وای لێ هاتووە گەنج لەگەڵ سیاست وەکو دوو کەسوان کە شەڕیان بێت و قسەیان نەبێ بەیەکەوە بۆچی وای لێ هاتووە خۆی لە ڕاستیدا ئێمە
بەشێک لە سەرکردایەتی پێشووتر کە لە شۆڕشەکاندا وەکو گەنج ڕۆڵی سەرەکیان هەبووە کە تا ئێستا خەباتیان کردووە قوربانیان داوە لە پێناو شۆڕشەکان و بەدەستهێنانی ئەم ئازادی کە ئێستا هەیە خەباتیان کردووە بەڵام بەداخەوە لێسادا بوونەتە ڕێگر لەبەر بوونەتە کۆسپێک لەبەر پێشکەوتنی کۆمەڵێک گەنج ئەم گەنجانە بچنە سەر ناو سیاستەوە بە هەمان شێوە ئەوانی جوان نابن مەرج نییە چونکە گەنجی ئێستا و پێم وا بێ کراوەترە لە ڕووی سوۆسیال میدیاوە لە ڕووی ئەعلامەوە کۆمەڵەشت جیاوازی هەیە لەگەڵ سەرکردەی پێشووتردا بۆیە کۆمەڵێک بربەس هەیە وەکو پێویست کۆمەڵە بربەس هەیە کە ناتوانن گەنجان پێشکەون ئەو تواناکانی گەنجان بەداخەوە ینی بەشێک لە سیاسیەکانی ئەمە ئەو بربەسە دروست بووە بەشێک لە سیاسەکان ئەو بربەسیان دروست کردووە بەڵام ئەمە وای کردووە گەنج ئەو تاقەی نەمێنێ کە ئەو ماندووبوون و هەوڵەی خۆی پێ بدەیت ئێمە کە لە ناو گەنجەکانی خۆمان کە سیاست بە شێوەیەکی وەک بڵێن هەڵخەتانجا و پێشان ئەدرێت بەڵام سیاست ئەگەر بین بەحسی بکەین سیاست پرۆپۆزەڵێکە کۆمەڵە کاری جوانە کۆمەڵێک پرۆژەیە بۆ ئەوەی خزمەت بە تاکی هەر تاکێکی کۆمەلگا بگەینێت بەڵام سیاست زۆر جۆری هەیە سیاست لە ناوبەرانی کوردستان کرایە ئەو سیاست لە هەرمی کوردستان یعنی ئێستا لە واقعدا پرۆپۆزەلی لە دەستدایە و بەرجەوەندی لە دەستدایە بۆ ئەوەی خزمەت پێت وایە سیاست لە هەرمی هەڵبەتە ئێمە لە هەرمی کوردستان ممارسەی دموکراسی دەکەین و بە شێوازێکی دموکراسی هەوڵ دەدەین کە ئیدارەدانی سیاست بکەین هەرمی کوردستان هەروەک پەروەرخانی ئەگەر ئەوە ڕازبیت دکتۆر ئێمە پرسیارێک زۆر لەسەر شەقام زۆر دەرجێ لە جێمان لە گەنجەکانە بیت سیاست فشێ لە وڵات یعنی سیاست فشێ لە وڵاتێکواتە ئەگەر گەنج بەڕێوەی نەبانە چێتە ناو سیاست ئەیکێ بیکە هەوڵمدا پێشتریش ئەوە ڕوون بکەمەوە ببورن ینی با لێکۆڵینەوە ئیشمان لەسەر ئەوە کردووە کە ئێستا متمانەی سیاسی لە نێو گەنجاندا کەم بووەتە ئەوش کۆمەڵێک فاکتەری هەیە فاکتەرە سەرەکیەکانی میدیای ئاراستەکراو سۆشیال میدیا و میدیای فەرمی ئاراستەکراوی ئەم وڵاتە کە خاوەندارەتی ئەو میدیانە زۆربیان لایەنە سیاسیەکان ئایدیۆلۆژی جیاوازیان هەوە ئەو ئایدیۆلۆژیان لە کاتی بەریەککەوتندا زۆر یەکتر ناشرین دەکەن بۆ نمونە ئەگەر ئێستا تۆ میدیایەکی ئۆپۆزیسیۆن بی هیچ بیر لەوە ناکەیتەوە کە سبەی دەچیە دەستەڵات بەرداوام لە دەستەڵات ئەوەندە ناشرینەکە بەڵام ئێمە ئەڵێ لە هەرێمی پرسیارێکە کردت لا هەرمی کوردستان سیاستی باشترکردنی هەیە بەڵام خەڵکانێک هەیە بەرامبەر ئەو سیاستە دەوەستێت بۆ لە ناوبردننی یعنی دەبێت ئەمەش بینە پێشچاومان ئەڵێن لە هەرێمی کوردستان بەدەسەڵاتداریشەوە بۆ ئەحزابانێکەوە لە سیاست لە حکم لە دەسەڵاتن و بەوانەش پارتە ئۆپۆزیسیۆنن نەیانتوانی وە خزمەت بەگەنج بکەن پێشتر پرسیارەمان لە بەڵام من ڕای خۆم هەرێمی کوردستان نمونەی جوانی ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە زۆربەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەتەکانی دیکتاتۆرە بەڵام هەرێمی نمونەی جوانی بۆچی گەنجەکانت بەجێهێشتنی وڵات تەنها لە هەرێمی کوردستان نییە و منیش ناتوانم هاوڕا بم لەگەڵ جەنابەت کە گەنج بەشدار نییە لە بەڵام دکتۆر بەجێهێشتنی نیشتیمان لە وڵاتانەیە کەوا وڵاتانی هەژارن وڵاتی ئەفریقایە وڵاتی ئاسیایە ئایا تۆ لە وڵاتی ئەمریکا لە وڵاتی ئەوروپا لەوێ خەڵک کۆچەکە بۆ ئێرە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا گەنج لە وڵاتی ئێمە هاوردە وڵاتی ئەوروپیت من وڵاتی ئەوروپیت بۆ دەهێنم کە گەنج کۆچ دەکات دەشتە وڵاتێکی دیکە چونکە لە خوشگوزارانی بەڵام بۆ ڕێژەی ئێستا کە لە هەرێمی کوردستان گەنج بە ڕێژەیەکی گەورەتریش دەتوانم بۆ ژمارە بهێنم یعنی باسی یونان دەکەن بە مطلقی قسە نەکەین باشترە چونکە لە هەرێمی کوردستاندا ئەگەر بە ژمارە پێم بڵێ گەنج ڕێژەیەکی زۆر بەشدارە لە پرۆسەکەی عام قسەکەین عفو لە 2009 تاکو 2014 هەرێمی کوردستان گەشە پێدانێکی زۆری بەخۆبین لە ڕووی ئابووریە و لە ڕووی ئەمنیەت بەڵام لەو شێوەیەش گەنج هەر کۆچی دەکرد بۆ دەرەوە بەشداری گەنج لە پرۆسەی سیاسی لە گەنجانی کە ئەچنە دەرەوە ناتوانن بەشدار بن لە پرۆسەی سیاسی وا بکەن کە خەڵک نەچێتە دەرەوە ئەگەر بتوانن کەوا بەشدار من هەر پرسیار لە گەنجەکەی ئەڵێ سیاست فشێ لە وڵاتەکەواتە دیمان خان بۆ هەموو کەسێک ببنە سیاسی ئاخر بەشداری ئێستا دەزانی چیە لە هەرێمی کوردستان شتێکی داگیر کردو ئێمە ئەڵێن بەڕێژە نەخێر
ئێمە نازانم فاکتەرەکان کۆمەڵی فاکتەرن بەڵام هەموو خەڵکی یاریمی کوردستان هەر کەسێک لەگەڵی قسە بکەی تەڕحێکی سیاسی هەیە ئەوە جوانە بەڵام ئەو تەرحە با لە چوارچێوەیەکی زانستی دابیت پێویست ناکات هەموو کەسێک خۆی بە سیاست مەدار بزانێت یەکەم پرسیارکە لەو کەسە دەکەی ئەو بەڕێزە دەکەی یەکەم پرسیارکە لەو بەڕێزە دەکەی بۆ کۆچ دەکەی بۆ سەفەر دەکەی بۆ دەچێت دەرەوەی وڵات دەڵێ وڵات سیاست خراپە بۆ باس لەوە ناکات کە لە دەرەوەی وڵات من دەتوانم باشتر خۆم پێش بخەم نتوان لە دەرەوەی وڵات باشتر بخوێنم یان پارێکی باشتر بەدەستم دکتۆر ئەو گەنجە بەخۆی ئەو ژینگە کۆمەڵاتی و ئابووری کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە بێگومان دەسەڵاتی سیاسی ئەی خوڵقێنێتن ئەو گەنجەی کەوا کۆچ دکتۆر ئەو گەنجەی کەوا کۆچ ئەکە بە وڵاتانی ئەوروپی ئەکیت ئەڵێ ئەگە پێی وایە ئەگا بە بەهەشتێ لەبەرچی لەبەر ئەوەی کێشەی کارەبای نییە کێشەی داهاتی نییە تو ئەخرادێک ئەتوانێت ینی خەونەکانی خۆی بەدەبینێت بەڵام لێرە گەنجە خاوەنی بڕوارەتی خۆی ناتوانێت دەرفەتی کار بەدەست بێنێت لە هەمان کە باسمان کرد گەنجی ئێستا دکتۆرەکەم بەڵام ئەتوانم من جوابی بدەمەوە حەفان کاک بڵند ئەگە قەوسێکم پێ بدەیت ئێمە لە چوارچێوەیەکیندا هەرێمی کوردستان کە چۆن بڵێن لە ڕووی سیاستەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئەمنیەوە لە چوار دەورەی چۆن بڵێن دژمنێکین ینی نەبووینە دەوڵەت ئەگەر ئێمە دەوڵەتێک بان لەوانەیە گەنجەکانی ئێمە ڕووی لە دەرەوە نەکرد بەڵام کەتەلۆنیاش دەوڵەت نییە بەڵام کەتەلۆنیاش دەوڵەت نییە باشترین تیمی فوتبۆڵیان هەیە باش ئێمە ڕفراندۆمی وەک ئەزانی کەوا دوێنێ بوو سەرۆک کەتەلۆنیا بە کەفارەت ئازاد کراوە وانە کەواتە ڕاستە دەوروبەرەکەی ئاگر نیە دژمن نیە وڵاتانێکن تا ڕادێک باوەڕیان بە دیموکراسی و پێشکەوتن و ئازاد و یەکسانی هەیە ناکرێمەوە بکەینە یعنی پاساشە ئەوەی کە ئێستا ئێرە قەیرانە ئەوەی کە ئێستا لەسەر ڕۆڵی گەنجەکەن لە ناو کای سیاسیە بەڵام لە هەمان کاتیشا ئێمەی گەنج ئەبێ هۆشیار بین بەرامبەر پرۆسەی سیاسی بەڕاستی ئێمە جەنابەت باز لە کۆچی گەنجان دەکەی بەڵام بەداخەوە خۆ ئێمە قسەمان لەسەرەوە کرد کە ڕێگری هەیە لە ناو کای سیاسیە لە گەنجان بەڵام لە هەمان کاتیشا بێ ڕاستی قسەیەک لەسەرەوەش بکەین کە گەنج ئێمە بەداخەوە یعنی وەکو پێویست نییە بە جۆرێک چۆنەڵی هەموو شتێک دەوێت بێتە بەردەمی بەبێ هیچ ماندووبوونێک ئەمەش ناکرێت بەڕاستی ئەگەر ئەو بڕوات کۆچکە سەریکە ڕاستە ئێمە لە قەیرانی ڕێک تەعین بکرێت هەموو تامان لەوەیە بەڵام گەز ئەتوانێت لە هیچ وڵاتێکیش نەبوو تۆ هەر پرسیارەکەی من ئەوەیە باشە بۆچی لە وڵاتێکی وەکو ئێران لەوەی گەنج کارەکات و ئیشی خۆی کات و داهاتی خۆی بەدەستێنی چێ بەرپرسە لە هەرێمی کوردستان سەبەبی ئەوەی گەنج چای لە دامەزراندن بێت چێ بەرپرسە گەنجی بێکار هەیە بەڵام ڕێژەی دانیشتوانی وڵاتی ئێران چەندە داهاتەکەی ئێران چەندە سامانەکەی ئێران ئەمەی گەنج یەک کێشە هەیە کاک شەباس عەفو گەنجی ئەمە وەکو باسم کرد یعنی ئەوێ بەبێ هیچ ماندووبوون و هەوڵێک هەموو شتەکان بێتە بەردەستی بەڕاستی ئەمەش ناکرێت من ئەگەر ناگەم بۆی کە خۆم مەبەسمە ئەگەر مەبەسم خزمەتکردن بێت لە ناو کایانێکی سیاسیدا یان بە لە ناو هەر ڕێکخراوێکی مەدەنیدا مەبەسم بێ خزمەتکردن بە وڵات دەبێ هەوڵیشی بۆ بدەم شتەکان خۆی نایەتە گلێش دەکات لە ماڵی شۆ دانیشتۆ بەداخەوە من کە خۆم گەنجم ڕەنگە تا درەنگانێکی شەو لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بێت و نیۆڕۆژ نا سەبەبەکە عفونکەن من ئەڵم لە هەرێمی کوردستان ژینگەیەک دروست بووە بەداخەوە گەنج لە جیاتی شناسی نەتەوەی بەرز بێ شناسی حزبی بەرزە گەنج لە هەرێمی کوردستان بەسیط ینی بەهێزترین بەڵگەمان ئەوە تەماشا بکە لە زۆربەی شەقامەکانی هەرێمی کوردستان کافتریان نەرگەلەکەشان لە ئاسێکی زۆر بەرزدایە لەسەر چاساسێک جەنابەت دەڵێ کە شناسی نەتەوەی نزمەهی بەڵێ شناسی نەتەوەی نزمە لەبەر کاتێ ئەو ڕیفرادۆمەی کە لە هەرێمی کوردستان ئەنجام درا خەڵک ئاڵایە سووتاند کە ئاڵا سووتاندن بەواتای سری تو ئاڵای ساڵانێک ڕاپەڕینت کردووە شۆڕشت کردووە لە سەدانەوەی خەڵکی هەرێمی کوردستان کە زۆربیان دەوێت سەربەخۆی دەوێت باشە بەڵام ئایا ئەو کەسانش کەوانیان نوویست ڕێژەی بەرز نەبوو باشە شناسینەتەوەی بوو نزمە شناسینەتەوەی چی بوو پێشنەوە دوو کە ئێستا شتێکی دیکە و نزم بووە شناسینەتەوەی هەرەوە نییە کە بچیە شاخ و پێشمەرگەوی بوو گەنجی پاشنەوە دوو نە عەرەبی دەزانین نەخۆی بە عێراقی دەزانین نەخۆی بە بەشێک لە وەتانی عەرەبی دەزانین لەبەرەوەی بە لەو سیستەمە حیزبی شناسینەتەوەی بەقوەترە بەڵام ئێستا بەقوەتر نییە لە پێشتر بەقوەتر بوو کەسم خان ببوورە هۆکاری ئێسای پێم وابێ من پێشتریش باسم لەوە کرد
ئەمەی گەنجە بێ هۆشیار بین ڕاستیەکان دەبینین بەڵامدانی پیانانە بەس ئێستا با بزانین حقیقەتێکەیە ئێمە بەداخۆ کە باسی لە پرسی ڕێفراندۆم کرد زۆرینەی گەنج بەشدار بوو لە پرسی ڕێفراندۆمە لە دوای ڕێفراندۆمیش زۆرینەی وڵاتانی دراوسێ ئێستا با بزانین ئەگەر گەنجێکی ئێمە دەرفەتێکی بۆ بڕەخسێ و بۆ نمونە من پرسیارم لە کچێک کردووە دیمانێکم لەگەڵ کچێکە هەبوو کە ئەگە ببێ بە سەرۆکی حکوومەت چیەکە زۆر مهمە مادەم بە بەڵام دەبێت لێم ببورم بەخوای من ماوعیدێکم هەیە زۆر خۆش بەوەش ببینم ناوەڵایەوە بەردەوام بم ئەگەر ڕوخسەت بیت جەناب لە جیاتی منیش مەمنون دەبم زۆر سپاس مەمنون خێر هاتی خۆشحاڵ فرصتێکی زۆر باش بوو دابا بچینە لای فۆکس پۆپەکەی کە هاوکارم دیمەن کردەتی ئەوەش هەر نمونەی ئەو گەنجەمان بوو کە ئێستا کە ئیشی تری کاری تری هەیە پێوە خەریکە ئیشی خۆی دەکات ئیشی خۆشی لەوێ دەکات ئەوە گەنجە کەلسوم خان باسی لە پرسی هەموو قسانە ئەزانین چی دوای ئەیکەین ئەساچین ئەو لێدوانە وەرەگرین کە لە ئەو دیمانە وەرەگرین ئەبینین و دواتر ئەچین قاوەیەکی شەخۆینەوە چی ناودی باش نییە؟ وەکو گەنجێک ئەگەر ڕۆژێک ببی بە سەرۆکی حکوومەت چی ئەەکەی؟ وڵا ئەگەر ئەوها بێ زیاتر لە بۆ نەفەری گەنجە ئیش دەکەم لە بۆ ینی ئیبە تەمەنمان لەمان گەورەت لەمان گچکەتر لە بۆجی تەرفیهی لە بۆجی سەقافی ینی وەچی ئێستا فرسەتی ئیش کێمە فەرسەتی تعلیمی کێمە ینی ئەوەندەیە جامعە ئەو تشتانە مەکاتب ئەو هایان لە بۆ ئەو تشتانە ئیش دەکەنەوە بۆچی زیاتر بۆ توێژی گەنج کارەکەی؟ آخر زیاتر ئێستا ینی ئی پێویستی بەو تشتانە تەبقەی گەنجەیە ینی ئەوجە دوایە لۆ ئیدکەش بەتەکیید ئیشی دەکەن باش واتەمە بەستەوەیە کە هێزی کۆمەڵگا گەنجە؟ طبعاً ئەوەندێ زیاتر یەکەم مەسەڵەن ئیشێک کە ئەیکەی بۆ گەنج چییە؟ یەکەم شت کە ئەنجامێدەی بۆ گەنجەکان لە بۆ گەنجان زیاتر ئەوەیە ینی لۆ خوێندن لۆ ئیش ئەو چتە زیاترە یان پێویستی پێەیە ینی شتەچوی ئەوەی دەکا ینی ئەو شتاوی تەشجیعی دەکە لە بۆ مستەقبەل ئیش بکە لە بۆ دەوڵەتی خۆ ئیش بکە ئەو شتانە واتەمە بەستەوەیە کاتێکە ئەو ئیشانە بۆ گەنج بکەین زیاتر هانە درێ بۆەوەی کە داهاتوی خۆی دروست بکە؟ طبعاً ینی گەنجە لەبەر ئەوەیە ینی مستەقبەلی هەیە هێشتا تەمەەن لە پێش مایە دەتوانێت ئیش بکە لە دەوڵەتی ئەو بینیمان کە ئەو کچە یعنی فکرەکانی بەڕای من زۆر جوان بوو چکە لەسەر گەنج ئەویست ئیش بکە بەڕای تۆ ئەگەر تۆ مەسەلەن ببی بە سەرۆکی حکوومەت یاخود بچیتە پەرلەمانەوە ڕۆژت چییە بێ بۆ گەنج؟ بەڵێ ئەگەر من ڕۆژێک من بە سەرۆکی دەوڵەت بم بە ئەندام پەرلەمانێک یان لە هەر پۆست و ئیدارێک پلەیەکم هەبێت و یان بتوانم خزمەت بەوڵاتێکی خۆم بکەم یەکەم ئیشم ئەوەیە خزمەتکردن چونکە ئەوانە لە سیاستەوە سیاست واتە خۆشگوزارانی بۆ هەر تاکی گەلی خۆم بەدی دەهێن و لە دوای ئەوە یەکەم هەنگاوم وەکو ئیشکردن گۆڕینی ئەو سیستەمە سیاسی پەروەردەییە ئەگەر سیستەمەیەکی پەروەردەییمان هەبێت هەر لە ڕەوزەوە لە باخچەی سایوانەوە تاکو ئەو پلانەی کە تێ ئەپارڕین پرۆفیسۆر و یاریدەری پرۆفیسۆرە ئەوانە ئێمە ئەگەر سیستەمێکی ڕێک و پێکمان هەبێت ئەوە ئێمە لە داهاتوودا کێشەی ئەوەمان نابێت کە ببێت بە کەسێکی حکومڕانی سەرکەوتوو. واتە بەڕای تۆش کلسوم خان کێشەکە لەوەیە کە پەروەردەمان باش نییە بۆیە مەسەن گەنجانی ئێمە بۆ ڕادەیە کە پێویستە نیشتمان پەروەرنین بۆ ڕادەیە کە پێویستە بەشداری لە سیاستان ناکەن بەڵێ هەمە ڕێی پەروەرخانم هەیە بەڵام ئیزافەیەک لە بۆ قسەکانیە و بەشداری نەکردنی گەنج لە پرۆسی سیاسی یاخود بڵێ بێئومێدبوونی گەنج ئەگەڕێتەوە بۆ ئەو سیستەمە پەروەردەیە کە لە قوتابخانەکان و سیستەمی زانکۆ پەیمانگەکەن و هەروە زایدەن فەلسەفەی دەوڵەت یاخود فەلسەفەی سیاست لە هەرێمی کوردستاندا
سببك كوا جذبان بجدارين كانت البروسيس السياسية خبرين كانت بأميدة بهواية حزكاني بقرنا خاتن يعني كبرسيارة كانت لقنت على السياسة في شيء لو وراتا سياسة باوينا ماوا هم أوشتانا أقرأت أوسك ترانا أقصانا هم أكره بس جون اف كندی که یکی بولس 35 سروکی آمریکا که زنین همو من آمریکا ولاتی که چونه و اینجا او سروکش به و ناصر بو که زور دموکرات بو زور باج بو یکی لوتارکانیا وتكي او بوكا وتي تو مله ولاتك تشيد بوكا بس انا تو تشي بولاتك تكي بلام ابيجي جنجي اما هولي داوكا يعني اما نك جنجي يعني من تو هر هم ما كلي ردانيشتون هول ما داوا اشتك بولاتك ممكن يعني بو سياستك ممكن باش دادي كلي جنز لبروسي ريفراندوم كوا برسيتشين اجتماعي نتوي بكوا بيشتر الدكتور اماجي بيكر كوا زوردري او كساني كوا باش دار بون جنز بون اي او هولي جنزنيا خوي خوي اوي هولي جنزك ولا بروسيس سياسي بجداره لا بروسيس سياسي كوا هريم كردستان كوا باس ما كر كاك بلنگ بيشتر اماجي بيدا رنگ كومل كرغر هبي كوا جنز بجدار ناتواني وكبيز بجدار بلا بروسيس سياسي كان بونونا اتوان بلين نقبلونا لهريم كردستان دا بردني دولة ياخذ كومل قال هريم كردستان دا بعقليته كلاسيكي فيوداليزمية بعقليتي بيرسالارانية واتبقوا بيويس يعني جنزنا للسرو خمان سرو ترد صلاتي سرو جنز نية بريوابا باش بقى وتينا بري تو لا ريخنا وكان أي شكل حتما طموحي شهية بشيت أنا حكومته بجدار بلا سيستمي سياسي باش آياته درفت بونا الرخصاوة وكو با بالتاكيد درفت يعني سر نزخت يعني نكردوي يعني سوالي انا جا درفدنا يعني سيركا اگر هر جور الرجريكي شبه كانش خۆی دەتوانێت تعامل لەگەڵ ڕێگریەکانی شاکە بربەسەکان بشکێنی یعنی تۆ نەوەسی بەوەی کە ڕێگریەک هاتە بەردەمت تەواو ئیتر بێ ئەمادانا گەنجە گویستی لە حیزبێکا بێتە پێشیان لە ڕێکخراوێکا بێتە پێش و کۆمەڵە پرۆژەی جوانی پێ بوو بۆ خزمەتکردنی خەڵک باشە من ڕێگری لێکرا پێویستە چی بکات باشە من نمونە لەسەر خۆمێنمەوە کە لەنێو حیزبێکدا لەناو کیانێکی سیاسیم هەرێمەدا پێشتر تەنها ئەندامێک بووم بەڵام ڕێگریش هەبوو لە بەردەمدا بۆ بەرەو پێشچوونم بەڵام من هەموو ڕێگریەکانم شکاندووە کۆمەڵە پرۆژی باشم هەبوو توانیمە خزمەت بگەێنم بە وڵاتەکەم لە خزمەت بکەم بە هێزی پێشمەرگە بە کەسوکاری سەربەرزی شەهیدان یعنی جۆرە پرۆژەکان ئەنواع پرۆژە هەیە کە تۆ بتوێ خزمەت بکەی بە وڵاتەکەت بە تایبەتی ئەگەر لەن ڕێکخراوە مەدەنیەکان دابی دەیان پرۆژەی جۆرا و جۆر هەیە کە پرۆژێکتان هەبوو بۆ گەنج بەڵێ پرۆژەمان هەبووە ئێستاش پرۆژەمان هەیە کە خزمەتەکە بە گەنج یعنی لە ڕووی هونەریە و لە ڕووی سیاسیەوە لە هەموو ڕۆکانەوە پرۆژەمان هەیە لەسەر بووە نتیجه پروژانه چی بوده بو گنجکانتا اسا ما لوکو من من قسم گنجێکا کرد ئەو هیچ پرۆژێکی نەبوو پێچەوانەی دیمانەکەی دیمەن کە لەگەڵ کچیا کردوتی کۆمەڵە پرۆژێ هەیە ئەڵێ من ئەو بیبینین دوجارین لە ڕێکخراوەکەی خۆمدا کاری ڕێکخراوی دەکەین باشە ئێستا بەدوای ئەو گەنجانەوەی کە بیرکردنەوەی لەسەر فکرەیە کار دەکەن بەڵام فکرەکانیان شاراوە یعنی شوێنێکی ژنیە فکرە و هونەرەکەی خۆیان پێ بدەن و خۆیان دەرخن بەڵام قسەکانی ئەوە دەگاتە سەر ئەوەی گەنج متمانە بەخۆبوون قەنەحەت دروست بوو قەنەحەت بە خۆی دروست بکات چی لە گەنجێ بکەم کە ماڵەوە هەموو گەنجێک باوەڕی بە خۆیەتی هەموو گەنجێک باوەڕ بە خۆیەتی هەموو گەنجێک باوەڕی بە خۆی هەیە بەڵام گەنجی ئێمە وا ڕاهاتووە حەزی لە حازریە هەوڵ نادەن هەر گەنجێک هەر گەنجێک ئامانجێ هەبێ هەوڵی بۆ بدات شەو نخۆنی بۆ بکات ئەتوانێت بگات بەو ئامانجە بەڵام گەنجی ئێمە هەموو تاوی لە ئەوەیە ئەو گەنج لە خوێندن لە زانکۆ تەواوکە حەزی نییە ئارەزووی نییە هەوڵی نەداوە حتمەن من دیمانەکەم لەگە کوڕێکە لە سەر شەقامەکان ئاربانەیەکی پێ و کاسپی خۆیەکە خۆی ژێنێ بە ئەمەوە ببینی دوجار ئەگەڕێن و گفتوگۆ لە سەرواقی باش نییە ئەگەر تۆ خۆ لەسەر لیستێک لەم لیستانە هەڵبژارد و دەنگێکی زۆر باشی هێنا باشە بووی بە سەرۆکی پەرلەمان یەکەم کار لەسەر چه پرۆژە یاسایەکە بێ لەسەر ئەوە بکە خۆم دەوڵەمەندکەم دووەمەوەی دایکم دەوڵەمەکەم دووەم باوکم
اینجا سێم بیر لەوانی ترەکەمەوە یەکەم جارگە خۆم پارەم پێ نەبێت چی لەوانی ترکەم بۆچی واکەی لە خۆمەوە دەست پێکەم چکە خۆم پێویستم لەوان زیاتر پێویستم پێێتی کە خۆم دەوڵەمەند کرد و کاتە زانمانیش پێویستیان بەچیە باش ئەی ئەگەر بووی بە سەرۆکی حکوومەت یەکەم کارت چیە بێ یەکەم کارمەوەی قامەی ئەوروپا بۆ خۆم دەرکەم بۆچی هیچ کاگە هەمووی خەونیەوەی بڕاتە دەرەوە یعنی ئەگەر تۆ خۆش هەڵبژار بووی بە سەرۆکی حکوومەت ئەڕێتە دەرەوە دانیشم بۆچی لێرە دانانیش دانیشم بۆچی هیچیان لێرە دانیشتم تاکو من لێرە دانیشم باشە ئەی وادانە بووی بە وەزیر وەزیر ئەوان هیچم نییە بووی ینی چیک ئیشێگەکەی یەکەمی ژەوەیە هەموو خزم و کەس و کاری خۆمە خەمە سەریش هەز ناکەی وەزیرێکی گەندەڵەبی نەوەڵا گەندەڵێن چکە هەمووی وایە یاسایە باش ئەی بۆ گەنجان چیەکە هیچ پرۆژه یاسایەک نابێ چی لە گەنجکەم هەمووی پێویستی بە ئیشە یەک و دوان نییە ئەی باش دەست پێکم لە کامیانە کۆتایی بێنم ئەڵێ هەمووی ئیشەوێ بۆ لە باتیەوەی کەوت وەڵا خۆم دەوڵەمەنەکەم ناڵێ هەمیانە خەمە سەر کار و هەلی کاریان بۆ دانە ئەخی یەک و دوانین تاگو بیان خەمە سەری ئەوانی پێشتری من هیچیان نەگرێتواکەم من دەست پێکەم من دەست پێکەم و کاتە من لەوان گەندەڵترە دیوانەکەمان بینی باش ئەمە کۆمنتی خۆتم پێ بڵێ لەبارەی قسەکانی ئەو کوڕ بەپێی دیمانەی ئەو بەڕێزە ڕەنگە چەندانی وەکو ئەم بەڕێزە شەوێتن کەواتە ئەوە لە کۆمنتی من لەسەر قسەی ئەم بەڕێزە و قسەی ئەم بەڕێزە ئەوها پێمانەڵێتن لە هەرێمی کوردستاندا سیاست وا لە خەڵک تێگەیاندراوەکەوە بریتە لە بۆ حزب یاخود چەند کار بەدەستێک لەناو حیزبە لە وڵات بەکاری بێنی بۆ خزمەتکردن و کەسوکار و بەرژەوەندی شخصی خۆی واتە هەر کەسێک لە هەرێمی کوردستان ئێستا ئەمڕۆ یعنی زۆر بەمان کە بەشدارە بێت لە پرۆسی سیاسیە پێشەوەی من بم ئەندام پەرلەمانێک ئەچم ڕیباتێکی سێوارەقە چواروەرەقەی یەکڕم لەبەرەوەی پێش چی ئێستا ئەندام پەرلەمانم هەنی خزمەتی پێ بە وڵاتەکەی خۆم ناکەم خزمەتەکەم بە پێگەکەم بە ناوبانگم و کەسوکار و دەوروبەری خۆم و دەوڵەمەندکردنی خۆم و دەوڵەمەندکردنی دەوروبەرم واتە سیاست لە ئێستا لە هەرێمی کوردستاندا بۆتە تیجارەت و بازرگانی ئەتو بۆ ئەوە نابەستیەوە بە بیرروباوڕی ئەو کەسانەوە لەوانەیە کەسانی زیاترشمان هەبێت زۆرشمان هەبێت بیرروباوڕی ئەوە بێت کە خزمەتکردن بێت ئێمە گوتی خزمەتکردن بۆ گەل و وڵاتەکەی بیرروباوەڕ پەروەردە کڕێوانە ئەم بیرروباوەڕە پەروەردە کراوە بەم شێوەیە تێگەیاندراوە سیاست کراوە ڕەنگە خێزان خێزانە و دەسەڵاتی سیاسیە و ئەحزابەکانن کوردستان نییە لەوانێت تۆ بچیا ڕۆژ ئاواش ئەو مشکلە هەیە لەوانێت زۆر کەس وا فکر بکات لە ڕۆژ ئاوا ئەگە بگەمە پۆست تەنها بۆ خزمەتکردنی خۆم بێت بەڵام حیزب خزمەتکردنی کۆمەڵگە و تاکە نەک خزمەتکردنی خۆی بەتاکە بەڵام بیرروڕای ئەو کەسە وا بووە ئەوە ئازادە لە بیرروباوڕی خۆی دەسوخان ببوورە پێم وابێ ئەو گەنجە تا ڕادەیەک با بڵێن ڕازگۆیانە قسەی کردووە حقیقەتەکە وایە بەڵام مەرج نییە ئەو گەنجەی کە هەوڵەدا خزمەتەکات بۆ تەنها پلە و پۆسی ئێمە کە ئەڵین گەنج پێویستە لە کای سیاسیە مەبەستمانە ئەوەی کە پێشتر کراوە ئێمە دووبارەی نەکەینەوە ئێمەی گەنج ئەمە قسەکە لەسەرەوەیە ئەوەی پێشتر کە کراوە ئێمەی گەنج دووبارەی نەکەنەوە بەڵام سەریکە تۆ باسی سیستەمی پەروەردەیەکی کە لە پەیمانگا و زانکۆکانەوە بۆ ئێمە لە ناو کوردستاندا ببوورە یان لە کتێبێکی تایبەتە بێت بۆ فێرکردنی چۆنەتی سیاست ببوورە لە پەروەردە ئەوەی جەنابەت باسیەکەی نییە چونکە لە ناو کوردستانە کەسێک نییە من پێشتر پێم وتی کەسێک نییە بە ناوی بێلایەن بێ تۆ بتێ مامۆستایەکی زانکۆ قوتابیەکانی وە بەڵام لە وڵاتانی ئێمە لە کوردستاندا وەڵام سەریکە کەسی بێلایەنمان نییە لەم هەرێمی کوردستانە ئیلا بەسەر بەلایەنێکی سیاسی بێ عەزابێکی سیاسی بێ بەڵام تۆ ناگرێ و ئوستازێکی جامیعە ئەگەر سەر بە حیزبەکەی من بێ لە بەرژەوەندی حیزبەکەی من قسە دەکات ئەمەش چاوەشەکردن بۆ گەنج ڕەنگە لایەنێکی تر بێ بە هەماشەوە زیاتر دیفاع لە لایەنێکی تر بکە ئەمە ناتوانانی تۆ بڵێ لە سیستەمی پەروەردە بەجۆرێکی ئەو پرسیار لەکەم کە تۆ لە ڕێکخراوەی هەتا ئێستا وا بوو وەکو ئەو گەنجە بیر بکەیتەوە نا من وابیرم نەکردەوە هەمیشە کە وەکو گەنج نیشتیمانی زیاترە من لە حزبێکتام ئینتیمای نیشتیمانیم زیاترە لە پۆستێکە لەقبیلەوەکردوانێ خۆت مثلەن پۆست و پلۆپایە و سیاستکردن و حیزبیاتی و ڕێکخرا و بۆ دەوڵەمەندکردن و
بۆ بژێوی و بەرژەوەندی ئینسان لەسەر و هەموو شتێکەوەیە هەموو کەسێک بێگومان پێویستە کە کارێک دەکات آخر بەپێی ئیشکردنەکە دەبێت ئەو مەسروفات بڕۆمە پۆستێکەوە بەڵام هەموو شتێک بۆ خۆم قۆڕەکەم هەدەفم خزمەتکردە ئایا چۆن بتوانم هەمومان سەرەتا ئەو قسەیەکەین هەمومان سەرەتا پێش ئەوە بگەین بە پێگەڵ باسی یەک وشۆ بەکار هێنات خوا بە لێرەیانە ڕووی هەڵی خزمەتکردن گەنج خزمەت بکەن ئێمە سەچین راپۆرتێکە بینین گەنجەکە ڕاستیە بەڵێ ئەم گەنجە داهێنانێکی کردووە باشە ئەپلیکیشنێکی دروست کردووە بۆ ئەوەی کە سیستەمێکی کوشتکواڵی بەڕێوە بە پێویست ناکە کە یەکێک بچێ ئیشی کوشتکواڵەکە بەڕێوە ببە هەر لە شوێنی خۆی ئاودان نازام زۆر شتی باس کردووە کە کێڵان و ئەو شتانە با بەیەکەوە تەماشای بکەین. وەکو باسی کرد لەسەر پرۆژەکە لە سێ بەشی جیازە خۆی دەگرتەوە لە بۆ نمونە پڕکردنی ئەو حوزانی ئەو تانچێنێکە ئاوی تێدا وەردەگیرێ یان ئاودانی ئەو مەزرعەیە یان وەرگرتنی ڕووناچی خۆرە لە بۆ کۆنتترۆلکردنی خانووی پلاستیکیەکان. لە بۆ نمونە ئاودانی مەزرعەکانە ئەمە سنسەرێکمان هەیە لەناو عەردەکان دادەنرێ ئەو سنسەرە چ دەکە ڕێژەی تەراتی ناواردەکەی وەردەگری لە بۆ نمونە ئەگەر شتێکت چاند دەبی پێویستی بۆ هەموو تەراتێ نەبی لە کاتی گەیشتنی تەراتێک بەو ڕێژەیە کە بۆ خۆت لە بۆ دانەیە یەکسەر ڕادەوەستی یعنی زیاتر ئاوی نادە و کەمتریش ئاوی نادەلەوەی پاش ئەوەی کە ڕاوەستا یەکسەر تۆماتیشی بە خۆی دەست پێ دەکات ئەو حوزەیان ئەو تانچێکە ئاوی تێدا وەرگرتیە تۆماتیکی ئاوەکە مزەخەکە پێ دەکات ئاو پڕ دەکات و ناو تانچەکە تا تانچەکە دەگاتە مستەوایەکی خۆی یعنی نەزیاد دەبی نەکەم دەبی لەو مستەوای یعنی تو دائما کە ئیشی ئاودانەکە تەواو کرد پاش ئاودانەکە دەزانی کەەوە تانچێک حاضرە لە بۆ نمونە ئەگەر دوای ئاویش نەبوو بتانی ئاودانەکەی دواتری خۆتی پێ بکەیت. لەبوو بەنسبەت خانووی پلاستیکی ئێمە لەناو هەر خانووی پلاستیکی سنسەرێکمان هەیە وەکو لێرە دەبینی سنسەرێکمان هەیە کەوا ڕێژەی گەرمەکەی دەزانی بۆ نمونە تو هەر شتێکت چاندبینە خاڵی پلاستیکە دەبێت ڕێژەی گەرمێکی دیاریکراوی هەبوو لە بۆ کاتێکی دیاریکراویشیە ئەو شتانە هەموو لە ڕێ ئەپلیکیشنەکەەوە ئەو شتانە هەموو دیاری دەکەی ئەو پرۆژەی لە ڕێگەی ئەپلیکیشنەکەەوە کۆنتترۆل دەکرێت کەوا لە سێ بەشی جیاواز پێک دێت لە بۆ نمونە بەشی یەکەممان هەیە بەشی وەکو داشبۆردە وەکو معلوماتی عامی سەر ئەو ئامێرانەیە لە ناوت بەستە لە بۆ نمونە گلۆپەکە لەوێن دەرمزەخەکە یان ئەو شتانی لەوێن دەربەستی یان ئەو زەخانە کە ئەو دانوشتەکانی پێ دەکرێت ئەو لەو داشبۆردە هەموو ئەو ستەیتانت پێ دەرێت کە ئەو گلۆپە ئێستا پێ ئەو گلۆپە ئێستا بژایتەوە لە ژێرەوە بەشێکمان هەیە کەەوە معلوماتی عامی سنسەرەکان دەداتێت لە بۆ نمونە ڕێژەی شێی ئەو خۆڵی ئەو شتە تێدا چاندیە ئێستا ئەوەندەیە ڕێژەی گەرمای ئەو شوێنە ئەو خانووی پلاستیکی ئێستا ئەوەندەیە ڕێژەی ئاوی ئەو تەنچی ئێستاوە هێتت بەنای ئەو تەنچی ئێستا ئەوەندەیە ئەوە لە بەشی یەکەمیان بەشی دووەمان هەیە لێرە بەشی کۆنتترۆلمان هەیە لە بەشی کۆنتترۆل دەکەی ئەو گلۆپەنیە هەر شتێکت هەوی بە شێوەی مانوێڵی پێی دەکەی دەکوژێنیەوە لە بۆ نمونە تو جەنابەت ناتێت بێ بە شێ ئۆتۆماتیکیش پێ بکەیت دەزانی هەر کاتێک بتێ ئیش پێ بکەیت لێرەوە دەتوانی هەموو جیازەکانی وێندەریش پێ بکەیت. شوێنی سێمان هەیە کەەوە وەکو بەش ئەساسیەکەی پرۆژێکتەکەیە لێرە جەدوەلەکانت دادەنێت وەکو جەدوەلی هەر سنسەرێک دادەنێت لە چ کاتێک دەست پێ بکە لە چ کاتێک تەواو دەبی یان لە چ کاتێک دەبی ڕاوەستی یان لە چ مستەوایەک دەبی ڕاوەستی. راپۆرتەکەمان بینی باشە تۆ بەڵێ وتی پێویستە گەنج خۆی خزمەتکە ئۆکی ئەو خزمەتەمان بینی ئەو ئەپلیکیشن و شتانەمان بینی ئەی چۆن وا لە مەسەڵەن حکومڕانی سیاسەتی ئێرە بکەین کە بۆ خزمەتی ئەم کەسە بەکار بێت چونکە ئەمە خۆی خزمەتەکە. باش پەروەرخان مەبوورە کۆمنتی تۆ چی بوو لەسەر ئەو ڕاپۆرتە؟ من سەرەتا دەستخۆشی لەو گەنجە ئەەکەم کە لە چوارچێوەی کە لە ئێمە لە هەرێمێک ئەژین کە لەوانەیە لە ڕووی ئەمنی و سیاست و ئابوووریەوە هەم باش ناوی بەڵام ئەوە چۆکی دانەداوە ئەولی هەولی داوە بۆ ئەو توانایکە هەیە پێی بگات کە گەنجێک هەوڵ بدات بۆ ئەو خواستێک کە خۆی هەیە
وحتما لانی پەیوەندیەکان پەیوەنددارەکان بەهانایەوە دەچن یارمەتی ئەدەن بەڵام گەنجی هەمان هەیە هەڵ دەڵێ هەرمی کوردستان آخر سەریکە من وەکو پشتیوانیەک بۆ ینی ئەو گەنجە پەرێ بە تواناکانی بدایان ئەو کاریکە کردوێتی پێویستە لایانی پەیوەندیدار ئاور لەم جۆرە کەسانە بدات تۆ دایان کەسی ئاوە گەنجی ئاوای ترمان هەیە کە میهنەیەکی تیا مەوجودە هونەرێکە زانێ پێویستە حکومەت لایانی پەیوەندیدار وڵا بە دوواداچوونی ئەم کەسانە بکە بەڵام ئێمە ئەفوم کە پێتا بڕم ئەمنە وتراوە پێویستە ئەم کەسانە وان بۆ بکەین و وان بۆ بکەین وان بۆ بکەین چۆن ئێسامە بەس یەک شتی تر هەیە ئێمە باسمان لەوە کرد گەنجیش خۆی زۆر بە دوای شتەکانە ناچێت بە دوای ئیشەکاندا ناڕوە ئێستا لە وڵاتی یەکێکی وەکو ئێران دەبینی لە وڵاتی وەکو ئێران کابرا خزمەت دەکا یان کارێک دەکات چاوەڕێەوە ناکە حکومت بێت بڵێ دەسە خۆش بێ یان حکومت بانگی ئەمە خۆی هەوڵەدات بۆ ئەوەی کە مەبەسیەتی پێ بکات ئێستا ئەم گەنجە کە هونەرێکی پێویست ناکە ئەو گەنجە خۆی بچێت داوا لە حکومت بکات و کار بەدەستانی وڵات بک بڵێ وڵا ئەمە داهێنانەکەی منە پرۆژەکەی باشە ئەم بەرنامەیە ئەم بەرنامەیە لە پەخشش تەلەڤیزۆنی پەخشەکرێ ئایا کار بەدەستانی ئەو وڵاتە کاتی ئەم بەرنامەیان بینی ئەم بەڕێزیان بینی چەند بەتەنگ ئەم داوایەتن چەند بەتەنگ هاوکاری پاڵپشتیکردنی ئەو گەنجاتن ئایا ماکرێ ئێمە ناکرێ من وەکو گەنجێک پرۆژەیەکم هەیە داهێنانێکم هەیە بەڵێ حکومەتی هەرێمی کوردستان لایانی پەیوەندیدار ئەمە پرۆژەکەی باشە کاک ببینن لە پرۆگرامێکا گەنجێکی بەتوانە ببینن بەڵێ ئەمە بینیمان ئێمە لە کۆنفرانسێکە گەنجێک کۆمەڵێ ڕۆبۆتی سەربازی دروست کرد بوو کە بۆ هێزەکانی پێشمەرگە ئامادەی کردبوو کۆمەڵە ئیشوکاری جوانی کردبوو ئێمە خۆمان بانگمان کردو و داژنیشتون لەگەڵیاوە بەتەماین چۆنەڵی هاوکاریشی بین بە هەموو شێوەیە و پرۆژەکەشی بەڵام لە سلێمانی تاری دروست کردبوو تارەکی سووتان ئەی بۆ ئەمە عفو چۆن تێنەگەشت ماوەی ڕابردووە تارێکی جوتیاری یەکێک دروستی کردبوو کەس نەبوو یارمەتی باو دەستی بگرێت وڵام من ئێستا ئەوەی جەنابەت باسەکەی ئێستا لەم بەرنامەیە لە سۆشیال میدیای تەواو داگیر کرد چۆن من نەمبینیەوە ڕاستی بەڵام آخر مەرج نییە کۆ تۆ کە سیاسەتت کرد بە ئاگابی لە هەموو شتەکان يعني ئێوەش نەتانبینی من بینیم کە لە ئێستا سۆشیال میدیا ببوورە کەسوخان ئێمە باس لە شتێکەکەی کۆمەڵە گەنجمان هەیە کە پێشتر خەریکی کۆمەڵە پرۆژە بوون کاری جوانیان هەبوو ئێمە خۆمان بە دوای داچووین بەڵام ئەگەر بێ ئاگابین لە کۆمەڵە گەنجیش ئەبێ ئەو گەنجش خۆی هەوڵ بدات بۆ ئەوەی کە مەبەسیەتی بەڕاستی ناکرێت گەنجێک ئیشە من سەنعاتێک دەزانم هونەرێکم تێدایە لە ماڵی خۆمدا دانیشم و هەر لە ناو ماڵەکەی خۆمدا خەریکیەوە هونەرە بم کە ئیزانم دەبێت بە دواتچوونیشی بۆ بکەیت کۆمەڵایەتی بڵاو کرایەوە کاتە لە تەلەڤیزۆنێکا پەخشکرا شار و شار کەسی تر هەیە کە دیبێتی آخر دەکرێت قسە لەگەڵ ئەو کەسانەیە بکەن کە بینراوە بەڵام ئەوەندەی کە من بینی بێتم ئەو خەڵکانەی هونەرێکیان تێدا بگورە کەسوخان ئەو کەسانە من ئێستا باسی بەڕێزێکم کرد لە کۆنفرانسێکا بەڕێزێک هەبوو ڕۆبۆتی بۆ هێزەکانی پێشمەرگە دروست کرد بوو شتێکی زۆر تەرتیب و شتێکی زۆر باش بوو کە هێزی پێشمەرگە سوودمەند دەبوو لێ ئێمە خۆمان بانگمان کردووە چەند جارەوە ئێستاش تەنسیقمان هەیە لەگەڵ ئەو گەنجەداوە بەتەماین هاوکاریشی بین بە هەموو شێوەیەک هاوکاری بین بۆ ئەوەی ئەوە ئیشەکەی پرۆژەکەی زیاتر گەورەکە بۆی زیاتر ئەم گەنجە کە هاوکاریشی بووی لە هەمان کاتە ئینتیمای نیشتیمانی لا زیاتر دەبێت چونکە ئەو خزمەت دەکا بە پێشمەرگە ئێمە زۆر دانیشتین و قسەمان کرد ینی خۆی بابەتەکە وایە زۆر درێژە ئاکێشێ بۆیە ئەمانەوە لە کۆتاییە هەر کەسێکتان بەتەنیا بزانین لەم پرۆگرامەیەکەوەنە دانیشتین و مناقەشەمان کرد بە چه ئەنجامێک گەشتوین ڕای هەر کامێکتان بە جیاوێ پێویستە هەرێمی کوردستان لە سەرەتاوە دەستی گەنج بگرێت و بۆ ئەوەی بناغەیەک بۆ خۆی دروست بکات و کە لە داهاتوودا لە داهاتوودا خزمەتی خۆی و خێزان و کۆمەڵگا بگات و ئێمە دەگەینە ئەوەی کە ئێمە گەنج متمانی بۆ دروست بکەین من لێرەدا داوا ئەەکەم لە گەنجانی خۆمان
کەوا بەردەوام بن لە شۆڕشکردن بەردەوام بن لە سەبەدەهێنانی ئاواتەکانی خۆیان وەک ئەزانی کە لە ساڵی 1968 گەورەترین شۆڕش لە فەڕەنسا دروست بوو بزوتنەوەی خوێندکارانی فەڕەنسا کردیان و نەتیجەشی هەبوو هیوادارم لە هەرێمی کوردستان هەمان شت هەبێت و داواکاری ترەوە بگەین بۆ ئەنجامێکەوە ئەحزابەکان یاخود حیزبەکان لە هەرێمی کوردستاندا هەوڵ بدەن گەنجان ئامادە بکەن و ماتەوزەکەیان بەگەڕ بخەن بۆ ئەوەی لە کاری دەوڵەتداری و حکوومەتە بەشداری پێ بکەن. هیوادارم هەر گەنجێک کە هەر هوەرێکی تێدایە هەر بربەستێکیش هاتە بەردەمی نەبێتە ڕێگرێک و پشسار نەبێتەوە بەڕاستی. هیوادارم گەنج لە ئەو حقیقەتانی هەیە ئەو سیاسەتە حقیقەیە هەیە کە لە باشووری کوردستاندا بەجددی ئیشی لەسەر بکات و بۆی بە هەمومان بتوانین کوردستانێکی ئاوادارتر باشتر بنیاد بنین لە وڵاتەدا.